بێکارەباییە فلاشی مۆبایلەکەیان داگیرسان بۆمان بۆی بەردەمی ئەکتەرەکان ڕووناک بێتەوە. نزیکی 40 دقەیە کارەبا کوژایەوە، بەڵام دیاردەیەکی زۆر جوانی شارستانی کە ئەوەی تر پایتەختی ڕۆشنبیری ئەوەیە. شانۆگەری پیانۆ بۆ دووەم ڕۆژ لە شاری سلێمانی دەستی بە نمایش کرد، بەڵام ئەمڕۆ کارەبا کوژایەوە و بینەران بە تاریشی سەیری شانۆگەریەکەیان کرد. لێرە شوانکەریم لێرە دەرهێنەری شانۆگەریەکە کاشوان سڵاوە لێ بەم کاتەوە باش. بینەر ئەمڕۆ هاتبوو بۆ سەیری شانۆگەریەکە، بەڵام بە تاریشی چی بۆ بابەتە؟ وەڵاهی دیارەیەتە کێشەیەکی گەورە ڕوویا بوو بەداخەوە چەند هەوڵیشمانە بۆ نزیکی 40 دقەیە کارەبا کوژایەوە، بەڵام دیاردەیەکی زۆر جوانی شارستانی کە ئەوەی تر پایتەختی ڕۆشنبیری ئەوەیە. بینەر نایەتە دەرەوە، بینەر چەپڵە لێ ئەیاد کرد نمایشەکە بەردەوام بێت. مۆبایلەی لایتی مۆبایلەکان هەڵکرد بوو بەوە سەیری شانۆکەیان نەکرد. ئەکتەرەکانیش بە هەمان ڕۆحێت. من دووسێ جا بیرم کردوانێ نمایشەکە ڕاگرم، بەڵام ئەوەندە جوان بوو، ئەوەندە وتم تا ئەو شوێنەی کە بینەر بڕوات، تا ئەو شوێنی کە حەسکا بمێنێتەوانێ و خۆشبەختانە تا کۆتایی نمایشەکە و لایتر لە کۆتاییە کارەباکە هاتەوە. منیش ئەوم بینی کە بە فلاشی مۆبایلەکانیان بەردەوامیان نابە نمایشەکە. ئەم کێشەی خۆ دووبارە نەبووەوە، دوێنێ ڕووی نەوە؟ نەخێر، هەڵبەتە ئەوەندەی کە لە ڕێگای تەلەفۆنەوە پێمان ڕاگەیەنرا، پێم وا بێت شتێک ڕوویاوە کە ناچار بوون بۆ نیو ساعاتێک 40 دقەیەک ئەم کارەبای ئەم شوێنە ببڕن. هیوادارم ئەمەیتر بە دوایە ئاچین بە دڵنیایەوانێ ئەبێت چارەسەریشی بۆ بدۆزینەوانێک ڕۆژانی داهات و هەمان حاڵەتمان توش بێتەوە. ئیشەڵڵا توشمان نابێتەوە. ئیشەڵڵا دووبارە نابێتەوە. ساڵ جەنابێ ڕووبار خاستڵاو دەبێ. چۆنی؟ نمایشێکی جوان چۆن بوو؟ بە تاریشی چۆن بوو ڕۆڵبینی؟ بۆ من ڕۆڵە بینم بە تاریکی و بە ڕووناکی بێ ئیشی خۆمکەم. چاویشە بەستنەوە هەرە بێ؟ هەرە بێ ئیشی خۆمەکەم. ئەو حەماسەی ئەو بەشدار بووە ئامادە بووان چۆن بوو؟ ڕاستیەکەی منەمەوێ پێش هەر شتێک زۆر سوپاسی ئەو بینەرە بکەم. بەڕاستی لە بێکارەباییە فلاشی مۆبایلەکەیان داگیرسان بۆمان بۆی بەردەمی ئەکتەرەکان ڕووناک بێتەوە. ئەوە زۆر جێگەی خۆشحاڵی بوو بۆ من کە هەمویان بە بێدەنگی دانیشت بوون، تەنهای سێری نمایشەکەیانە کرد و گوێیان لێگرتین. بەڕاستی ئەو بینەرە شایانی ڕێزن، زۆر سوپاسیانەکەین و زۆر داوای لێبوردنیان لەکەین. شتێ بوو لە دەسەڵاتی ئێمەیان نەبوو ئەو کارەبا بڕانە و زۆریشی خایاند. وڵای خۆ چێژ بەخش بوو، خۆ میشە بلوان کە دانیشتە بوو. بەڕاستی چێژ بەخش بوو. ڕاستە بەمە نەبێ بەوەی کە بڵێ وڵا وەزارەتی کارەبا بژێرێتەوە، بەڵام چێژ بەخش بە تۆزە گەرم بوو. طبعاً گەرمە بێ بۆ بینەران، تۆزە ئیزعاجە بێ، هۆڵەکە خەڵکێکی زۆری تایە کە کارەباکە ئەبڕێی تر وردە گەرمە بێ، بەڵام هیوادارین بۆ ڕۆژانی داهاتوو دووبارە نەبێتەوە و چارەسەر بکرێت. لەگەڵ ڕۆڵەکەیە کێشە نەبوو؟ خۆم؟ نە. ناکێشم خۆشسپازەوە تۆ بەڵێ ئەوەی کە هەیە ژمارەیەکی زۆر لە بینەرە ژمارەیەک لە بینەران ئەمڕۆ بەشداریان کرد بوو، بەڵام ئەو بوو لە ناوەڕاستی ڕۆڵبینینە لە ناوەڕاست بەرەوچوونی شانۆگەرەکەدا کارەبا بوو ماوەی 40 کوژایەوە. بۆیە بینەر توانیان هاوکاری شانۆکارەکان بن تاوەکو نمایشەکە نەوەسێ بە فلاشی مۆبایلەکانیان. شانۆگەریەکە بەردەوامی هەبوو هەتاوەکو لە بەشەکانی ئاخریە کارەبا هاتەوە.